تان بە خۆمانە بگرین یەکەم دووەمیش ئەوەی کە ئەو پێشنیاری کە بەڕێز سەرۆکی هەرێم کردی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران قسە بکرێت کە هەیەتێک بنێری لێ بکۆڵتەوە و بوختان و تۆمەتانی کە بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت ڕاستەیە ڕاستەیە ئەگەر ڕاستە ئێمە با بە خۆماندا بچینەوە ئەگەر ڕاست نییە ئەو غەدرەمان بۆ لێ دەکەن و بەڵامە پێم وایە ئەم وەکو ئەو مەسەلەی کوردی دەرێ شەڕ لە بادینان تۆزە دەکەیەوە ئەوەش هەر عینی وایە شەڕ لە جێیەکی ترە و ئەمە تەرەفی ئەو شەڕە نین و شەڕە شەڕی ئێمە نییە و ئەوانەی کە ئیستیغلالی باران بارودۆخە ئاڵۆزەکەی ناوچەکە دەکەن بۆی داروبار پرشک پەڕێن نەکورد پێم وایە ئەمە بەهانەیەکە لەلایەن ناران